ئێمە وەکو کەمەندامان ئەزانین ناسۆری ئازار چییە و کێشی ئازار چییە چونکە هەر یەکێک لە ئێمە بگرە بە چەندین نەخۆشیەوە گرفتارە هەر بۆیە بە بۆنەی بڵاوبوونەوەی ئەم پەتاکوشندەیە کە پەتای ڤایرۆسی کۆرۆنایە بەناو خەڵکیدا بۆیە هەساوی بە دابەشکردنی هەڵمەتێکی دابەشکردنی دەستکێش و دەمامک بەناو هاوڵاتیاندا. ئەمڕۆژ هەندێک ڕێنمایی تەندروستیمان هەیە لەگەڵ دەمامک و دەستچێشە کە دابەشێکین بەسەر هاوڵاتیانی ئەم دەڤەرەی خۆمانە بەسەر چینی کەمەندامانەوە بەسەر هەموو هاوڵاتیەکە وەکو کاری مرۆڤایەتی خۆمان و کاری پیشەیی خۆمان. گوندی کۆرکێکە کەرەنتین کرا 130 ماڵە ئەو گوندە لەبەرەوەی حاڵەتێکی نەخۆشی کۆرۆنای تێدا تۆمار کرا ئەو خەڵکە لەبەرەوەی لە کەرەنتین دانا لە کار و کاسبی بوونە لە ماڵەکانی خۆیان دانیشتون تەبیعی پێویستیان بەوە هەیە کە هاوکاری بکرێن کەلوپەلی ڕۆژانەیان بۆ دابین بکرێتن ئەو کۆمەک و هاوکاریە دەستگای خێرخوازی بارزانانی کەناڕیتی بەڕاستی جێی خۆی دەگریتن و شوێنێکی باشە بۆ ئەوەی کە ئەو کۆمەک و هاوکاریانە بگات ئەو خەڵکێک کە ئێستا لە کەرەنتین دانا و لە کار و کاسبی کەوتونە هەتا دوکانەکان هەموو داخرانە دەبی شتەکە شتیان لە دەرەوە بۆ بێتن. هاوکاری و کۆمەکمان گەاندە گوندی کۆرکی سەر بە قەزای مێرگە سۆر کە پێک هاتووە لە ئازوقە و هەروەها پێداویستی پاکەرەوە و تەندروستی هەروەها هەندێک پیداویستی ڕۆژانەی خواردنگە مەدبەخ کە بتوانین ئەو خەڵکە لە ماوەی ئەو کەرەنتینیە سوودی لێبینی بۆ ئەوەی باری سەرشانیان تۆزێک سووک بکەین. ئێمە 19 نەفەرین بەیانی لە ماڵ دەژوین ئەم 19 نەفەرە هاتین بۆ ئەم بەرهەمە بیڕنین لە بەیانی سەعات 3 هاتین بە ناوی خۆ ئەمەمان ڕنیە ئەوە تا نردومانە بۆ عەلۆی سلێمانی یەژێ کیلۆی 300 دینارەکە لە مانگی 4 خەریکین تا ئیسە بژارێکەین و خزمەتێکەین و ئەیتێنێنەوە ئەم بەرهەمە خۆماڵێ جوانە کەچی کە ئەوە تێتە بازاڕیشەوە هیچ ناکە کیلۆی 300 دینارەکە پارەی کرێکارەکە دەرناکە بەخۆ. ئێرە عەرزوگوندی چنارەیە سەر بە ناحەی وارماوەیە ساڵانە دەست پێکەین لە مانگی 4ەوە تۆوەکەوە شێنین هەتا مانگی 5 مانگی 5 بژارێکەکەین و دوای ماوەیەکی کەم دەست پێکایتر بەرووبوومەگرێ بە کرێکارێکی زۆرەوە بەیانیان سەعات 3 ئەبێ بیتە سەر عەرزەکە سەعات 10 بڕۆیتەوە واش نەبێ دەری نایەنێ ئیتر ڕۆژانە خەریکە بین دەستمان تایەتی. ئەمەگیان بڕێ ئەسڵ دێر تێکابی. دەبانێت خۆ بکەلارێنێ